زیاتر لەسەر vê mijarê radioastîn û dipirsîn ji hêjaya Abdurrahman Mustafa parêzgarê pêşûtirê Kerkûkê ji Kerkûkê digelme ye. Hêjaya Abdurrahman gelek bi xêr hatiye Kurdistan 24. Tu şandina vê proje yasaya betalkirin yan jî helweşandina biryarên serdema Bees ji aliyê Encumena Wezîrên Iraqê ve piştî zêdetir 7 mehan çawa dinirxînî ku bu Parlemanê Iraqê şandî. زۆر سپاس سڵاو لە ئێو لە هەموو بینارین خۆشەویستی کوردستان 24 دیارە ئەم هەنگاوش زۆر گرنگە بۆ جێبەجێکردنی یەکێک لە هەنگاوە گرنگەکانی مادیە 140 دەستوری عراقی بەڕێی من ئەم هەموو ئەو قەرارانێک کە ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕژی هەڵوەشێنراو لە کاتی خۆیان دێری کردووە ئەوە لە ساڵی 2003 دوای ئەوەی گۆڕانکاریە گەورەیە کە کرا لە عراق و دەسەڵات گۆڕا ئەو ڕژێمەی کە هەموو بەدەستی و ئەلمان ناڵاند ئەوای هەموو ئەو قەراران هەمووی هەڵبۆشاوە بەڵام بەداخەوە هەتای ساکە بین بەشی زۆر ئەو قەرار هەتای ساکە حکمی عراقی پێکرێت ئەمە بەڕاستی کارێکی خراپە ئەزانین ئەو قەرارانی کە وەختی خۆی کە دەرچوو هەمووی دژ بە بەرژۆندەکانی هەموو گەلی عراق بوون بە تایبەتی دژ بە گەلەکانی کوردستان و هەروەها لە باشووری عراقی دارە ئەوەی کە ئاشکرایە ئەو قەرارانی کە دەرچوو دوو جۆرە قەرارە بازێ جۆرێکیان ئەو قەرارن کە ئەنجومەنی سەرکردایی شۆڕشی هەڵوەشێنرا و واتە مسکاسەورەی کۆن دەرچووە ئەوانە قوتی قانونیان هەیە و ئەبێ بە قانون حل بکردن هەڵبۆشێنرێنەوە و ئەبێ ئەوە ئەنجومەنی نوێنەران بەشداری تەدەخلی تیا بکە بۆی قانونی بۆ دەرکا بەڵام جۆرە قەراری تشتێ لە لوژنەی شؤونی شیمال دەرکراوە ئەو قەرانەش هەر عینی بەوانە دەست بەسەر زۆربەی زۆر بەشێک زۆر لە زەویزارەکان دەست بەسەر کرا و دابشکرا بەسەر عەرەبە هاوردەکان ئەوانە قەرارن قوتی قانونیان نییە وەک چۆن لە لوجین شوونی شیمال دەرچووانە لە دەسەڵاتی ئەنجومەنی وەزیران ئەتوان یەکسەر ئەو قەرانە هەڵوەشێنەوە بەبێ ئەوەی فاتحی ئەنجومەنی نوێنەران بکەن بۆ ئەوەی کە کێشە نەبێ من هیوادارم نازانم تەروشتان کاتی خۆی لە ساڵی 2012 جێشی 2012 بڕیاری 29 ئەنجومەنی وەزیران دەرکرا بە پێ ئەوە ئەو گرێبستانی کە لە دزدەی شوونی شما دەرکرا بوو هەمووی هەڵوەشێنرایەوە بەڵام وتانەوە نزیکەی 11 ساڵ ئەو 11 ساڵ بۆ 2 ساڵ دەچێ ئەو بڕیارە دەرچووە جێگەی داخە کە تا ساکە ئەو بڕیان جێبەجێ نەکرا و گرێبەستەکان وە خۆیان ماونەتەوە ئەبێ کار لەسەر ئەوە بکرێ ئێستش ئەم هەنگاوی ساکە ئەنجومەنی وەزیرانی سەرۆکایەتی بەڕێز محەممەد شیع سوودانی کە دەری کردووە کاریگەری زۆر گرنگی هەیە دڵخۆشکەرە بەڵام لەوە گرنگتر ئەوەیە کە هەڵ بدرێ لە ئەنجومەنی نوێنەران ئەو بڕیارانە دەنج لەسەر بدرێ مەحەک بۆ هەموو ئەو بەڵێ با باسی ئەو هەوڵانە بکەین کە ئێستا خۆشت ئاماژەت پێکردیانی ئێستا کە پرۆژە یاساکە لە ئەنجومەنی وەزیران نێردراوە بۆ پەرلەمانی عێراق خۆتان دەزانن کە بەشێکی زۆری ئەو زەویانە زەوی کووردە و بەشێکیشی زەوی تورکمانە لە سنووری مادەی 140 گرنگە کورد چی بکات لە بەغدا بۆ ئەوەی بتوانن ئەم پرۆژە یاسایە بکەن بە یاسا و دواتر کاری پێ بکەن بۆ گەڕانەوەی ئەو زەویانە بۆ خاوەنە ڕاستەقینەکانی خۆیان هەمووان ئەزانین لە ئەنجومەنی نوێنەران پەسەندکردنی هەر یاسایەک بە دەنگە بێ بە دەنگدانە بێ کورد ئەبێ لە پێشە مشتە کەماڵی خۆڕێخە ئەبێ هەموو کت لە کوردستانەکان یەک بگرن بە یەک دەنگ بستنە پێشەوە بەڵام ئەگە پرتەوازی و ناڕێکی و ملانێ بستنە پێشەوە من دڵنیاتانەکەم لێ ساکە و کەیس ناکرێت و قەرارەکەم بە هیچ شێک دەنگ لەسەر نادێ ئەبێ یەکەم هەنگاو ئەوەیە کورد ماڵی خۆڕێخە هەموو بەیەک دەنگ بستنە پێشەوە بە یەک هەنگاو سوور بن لەسەروی کە ئەو بڕیارە ئەبێ دەنج لەسەر بدرێ و جێبەجێ بکە پەسەند بکرێت و ئەبێ هەوڵدەن لەگەڵ هەموو لایەنەکانی ترا لەگەڵ هەموو کتلەکانی ترا و بیان خەنە بەر ئیمتیحانێکی قورس کە بڵێن ئەگەر ئێوە بەڕاستی دشت بە بڕیارەکانی ڕژێمی بەعسی کۆم بوون و هەوڵتانداوە کە ئەو ڕژێ بگۆڕدرێ ئەبێ ساکە ئەو بڕیانێک کە لەو کاتەدا دەرکرا ئەبێ هەڵبۆشێنێتەوە نەکرد ئەم بڕیانەیە کە ڕۆیشتوو هەموو ئەو بڕیانێک کە دشت بە بەرژەوەندەکانی گەلی عراق دەرکرا ئەبێ هەڵبوشێنرێتەوە ئێستاکە ئەرچی پەرلەمانتانی دارانی کورد لە بەغدا ئەوەیە کە ئەبێ هەوڵدەن بێکریزی بچە پێشەوە و هەوڵدەن خەڵکی تر قەنەعات پێ بێن کە ئەمە لە بەرژەوەندی هەموو لایەکە وار ئەمە نییە ئەمە هەر بۆ کورد و تورکمان نییە بەڵکو ئەمە بڕیارەکانی بەشیش تر لە خەڵکی تری عراق ئەگەل باشوور لەگەڵ ناوڕاستی عراق ئەگرێتەوە لەبەر من هیوادارم کە بێگرتووی بە یەکدەنجی بچنە پێشەوە بتوان هەوڵدەن لەگەڵ کتلەکانی ترا و دەنگ کۆبکەن و بۆ ئەم پرۆژە یاسایە پەسەند بکرێت مامۆستا عەبدوڕەحمان جەنابێ هەوە باشتر دەزانیتن 6 ساڵên piştî 16 ئۆکتۆبرê بû Kurdan bi giştî li Kerkûkê sanehî nebûn
بتایبەتی پشتی محەممەد شیع سوودانی هاتیە سەردەسەڵاتێ سوزا جێبەجێکردنا مادەیە 140 دایە. ئەم دەزانین هون باشتر دەزانن و زیاتر ژ ملیۆنێک دوونەمان یێزەڤیا تایبەتیە کووردا لە سنوورێ کەرکووکی کێشە لەسەرە لێ بەvê biryarê bi fermî 300,000 dûnemên zevî bû Kurd û Turkmanan dihêne vegerandin. Erê baş e yê dîl kîve? عفوا تێنەگەشتم مەبەستا من ئەوەیە یعنی بەم بڕیارەی کە کۆتایی ئەنجومەنی وەزیرانی عێراق دراوە تەنیا 300,000 دونەم بۆ کورد و تورکمان دەگەڕێتەوە بە فەرمی دەبیتە مڵکی خۆیان بە فەرمی بەڵام زیاتر لە 1000 دونەم زەوی کشت و کاڵ بە تایبەت ئی کورد لە سنووری کەرکووک کێشەی لەسرە یعنی سنووردارکردنی ئەو ڕێژەیە بوو چ دەگەڕێتەوە بەڕای تو ئەمە دەبێتە کوتاق و ناخیانژی ئیمکان تێدایە پرۆسەی تریش بەدواوە بێ من وەکو ئاماژەم پێدا کە لە ڕێککەوتنەکانی ئەگەر لایەنە سیاسەکان عێراق ڕێککەوتن لە زمنی ئیتاری ئیداری دەوڵەتی عێراقی یەکێک لە نقطە هەرە گرنگەکان ئەو کە مادەی 140 جێبەجێ بکرێت وەکو خۆی دیارە تای ساکە کە ئەو مادەی جێبەجێکردن مادەی 140 کە تا دواخرا حتای ساکە کە بووە لە کۆتایی ساڵی 2010 بەتەواتی جێبەجێ بکرێت بەڵام جێگەی داخە ئاستەنجی زۆر خراپە بەر ئەو جێبەجێکردن ئەو مادەیە و ئەوش بۆ هۆی ئەوەی کە کێشەکان بەردەوام تای ساکە ئەگەر بهاتێ ئەو مادەیە لە وەختی خۆی جێبەجێ بکرایە من دڵنیام کە ساکەی کێشەیەک لەسەر لە نێوان سەرکردایەتی سیاسی کوردستان و یان هەموو پێکاتەکان عێراق کێشە نەما بەڵام جێگەی داخمانەوە ئەو مادەی بۆ شێوە بێ جێبەجێکردن بۆ هۆی ئەوەی کە کێشەکان بەردەوامی هۆتای ساکەش کۆما بەدەستێ و ئەناڵێنین و چارەسەر نەکراوە لەبەر ئەوە هەنگاوی یەکەم نۆک و ئاماژەم پێدا ئەبووە لە ساڵی 2023 کار بکرای بۆی هەموو ئەو قەرارانی کە دەرچووە لە ئەنجومەنی لە مسقیاسەوەری منحەد و لە لوجەی شوێن شمال هەر هەمووی بە یەک پاکێت هەڵبەشاندا نەمایە نەکرا بەداخۆ زۆر نەکرا کەم تەرخەمی چێنیە ئەوە باس ئەمڕۆمان نییە بەڵام نەکرا ئێستاش ئەبێ بە هەموو شوێکەڵ بۆ دێمادام یەکێکە لە خاڵە گرنگەکان ئەو ڕێکەوتنە جێبەجێکی مادەی 140 ئەبێ دەست پێکە هێنگاو بە هەنگاو یەکەم هەنگام شوەیە کە ئەبێ وەزعەکان ئاسایی بکرێت بەچی ئاسایەکرێتەوە ئەبێ هەموو ئەو زەویزاریان یەکێکلاوان ئەو هەموو زەویزارێن کە دەست بەسەر گیرا و دابشکرا بەسەر خەڵکی ترە ئەبێ هەر هەمووی بگەڕێتەوە بۆ خاوەن ئەسلەکانی خۆیان نەکرد 300,000 دۆلار بەڵکو هەموو ئەو زەویزارێن کە دەست بەستەر گیراوە لە کورد سندراوە و لە تورکمان سندراوە بدێتەوە خاوەنە ڕەسەنەکانی خۆیان و یەکێک لە هەنگاوە گرنگەکان جێبەجێکی مادەی 140 بەڵێ بەڕێز عەبدوڕەحمان وەکو خۆشت گوتت ئەم بابەتە کە کاتێک دەڕواتە ئەنجومەنی نوێنەرانی عێراق پێویستی بە دەنگە و پێتان وایە کە لایەنەکانی دیکە ڕەزامەند دەبن ڕێگە دەدەن بە تێپەڕاندنیان پرۆژەیە سایە چونکە خۆتان نەزانن بەشێکی دیکەش لە ئەو خاڵانی لە نێو ڕێکەوتنامەی نێوان هەولێر و بەغدا خودە و بەڵێنانی کە بە کوورد دەدرا هەتا ئێستا جێبەجێ نەکراون خۆشت ئاماژەت پێکرد پێتان وایە کە لایەنەکانی دیکە لە عێراق ڕێگە دەدەن ئەم پرۆژەیە سایە تێپەڕێت لە پەرلەمان وڵی خۆم بەڕاستی لەجێ ئەو ئەزمونی کە هەمانە هەروەکو عێراقیە کەس گەشتبین نیم توش ئەزانین هەموو ئەو ڕێکوتنانی کە ئەکرێت واژوو لەسەر ئاستی باڵا لەسەر ئاستی لایەنەکان بەڵام جێگەی داخە کە ئاگاتە ئەنجومەنی نوێنەر لەوێ ئیتر کێشەی بۆ دروست دەبێت و دەنجی بەتەواتیانی بۆی پەسەند بکرێت ئەم ئازانین لە پرۆژەی بودجە هەموو لایەنەکان کۆک بوون لەسەری خاڵەکان هەموو واژوو کراسەری لە ئەنجومەنی وەزیران پرۆژه یاسای بودجە دەرکرا بەڵام بینیان لە ئەنجومەنی نوێنەران کێشەیەش بۆ دروستکرا لەبەرەوە دوور نییە ئەمیش کێشەی بۆ دروستکرا بەڵام بەداخۆ ئێمە ئەبێ ئەو واقعش باسکن بەشێک زۆری خەتای خۆمانە کە ئێمە خۆمان یەکگرتوونین پەرتو بڵاوین لەبنانێ ئەچین هەرێکەمان بە شێوەیەک ڕۆی بە پرۆژه یاسایەکە ڕۆڕێەوە من داواکەم هیوادارن دێرانە ئەم جارۆک وەک جارانی تر نەکەن بە یەک دەنگ بە یەک هەنگاو بە یەک ریز بچنە پێش بۆی کە بتوان قەنەعەت بە خەڵکانی تریش بێنن ئێمە ئەگەر ماڵی خۆمان ڕێک نەخین ناتوان خەڵکی تر باشە مامۆستا عەبدوڕەحمان بە کورتی دەمەوێت پرسیاری کوتای لە جەنابتان بکەم ئەگەر بە ئەرک نەبێ زۆر سپاس دەکەم ببووریشە لەبەر یعنی کات زۆر کەمە قسەکانی تۆم بڕی عەفۆم بکەن ئێوە پارێزگاری پێشووتری کەرکووکن ئێستا دەزانی یعنی عێراق بەرە و هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دەڕوە تا ئێستاش لەگەڵ بێ کورت یەک دەنگ نینە کە بە یەک لیست
بەشداری ئەو هەڵبژاردنە بکەن بە تایبەتی پارتی و یەکێتی تو گرنگی ئەم هەڵبژاردنە چۆن دەنرخێنی بە تایبەتی ددەمەکیدا کە زۆر باس لەوە دەکرێت کە کورد بە یەک لیست یەک هەوپەیمانی بەشداری ئەم هەڵبژاردنە نەکەن کەواتە پۆستی پارێزگاری کەرکووک لە دەست دەدەن ئەتوو جەنابەت چیت هەیە بوو ئەم وەزعی ئێستا لە کەرکووک و هێشتان تا ئێستا کە تەنیا کەمتر لە 10 ڕۆژماوە لە کۆمسیۆن هاوپەیمانەکان لیستەکان تۆمار بکرێن هێشتا کورد یەکگرتو نییە. بەڕاستی ئەم جارە ئەمە سەنجی مەحەکە کورد ئەم دەرفەتە نابێ بە هیچ شوێ لە دەست خۆی بدە ئەزانین ئەمڕۆ کە بەیەکرزی نەبێ وەک باسم لێکرد ئێمە زۆرش لە دەست دەدەن بەیەکرزی توانیمانە دەستکەوتی زۆر باش بەدی بێنین بەڵام با جیابوونەوە و پەرشوبڵاوەیی و ململای ناوێکتری زۆرشمان لە دەستداوە دیارە هەمومان نەزانشتانە بۆیە ئەبێت دەنگەکان یەک بێ ئەگەر بتوان بەیەکریزی بڕۆن بە یەک لیست بڕۆن ئەوە زۆر باشێک ئەگەر نەکەن لە دوور لە زیاتر نەبێ بەڵام پێم باش یەک لیست بێ بۆ ئەوەی کە خۆتانزان یاسای سانتیگۆ لەسەر دەنگە یەک دەنجێک لەوانێت تەسیر بکە ئێمە ئەگەر بە پەرشوبڵاوی بڕۆین لەوانێت دەنجی زۆرمان بفەوتێ و هەمووشمان ئاگادارین نەکۆنا لە هەڵبژاردننی ڕابردوو چەندە دەنگ بافی ڕۆڕۆی ئەو دەنگان ئەگەر یەکی بگرتە لەوانەیە ئێمە لە ئەنجومەنی وەزیرانش لە کەرکووکە دەنج زیاتر و کورسی زیاترمان بەدەست بێنا لە ئەنجومەنی نێنانش لەبەر هیوادارم کورد ئەبێ هەموو لانەکان تەنازل بۆ یەکتری بکەن و بەیەکگرتووی بڕۆن بۆی کە بتوان زۆرترین دەنگ بێنین و زۆرترین کورسی پیاکەن لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بتوانین هەموو ئەو پۆستانی کە لە دەستماندا و بیگەڕێنەوە. بەڵێ زۆر سپاس بەڕێز عەبدوڕەحمان مستەفا پارێزگاری پێشووتری کەرکووک سپاس کەمیانمان